بەڕای تۆ کورد مافی ئەوەی نییە دەوڵەتی خۆی هەبێت؟ ئێستا کاتێکی گونجاوە بۆ ڕاگەیاندنی سربەخۆیی؟ من لێهات بابکەی قوتابی زانکۆ و دانیشتووی هەولێر لەوەتەی کورد هەیە هەتا ئێستا کە لە مێژوودا باس کراوە بەڕای من لەو کاتێ ئێستادا باشتر نییە بۆ ئەوەی ڕاگەیاندنی سربەخۆیی کوردستان بکرێت و زۆر بە باشی دەزانم کە گەنج تێیدا بەشدار بێت لەبەرەوەی لە هەر دەوڵەتێک کە گەنج هێزی تێدا بەکار هێنا دەوڵەتێکی سربەخۆ و تۆکمە دەردەچێت. سڵاو، من بارزان خان ئاوداد ئازۆ حەزەکەین وەکو هەموو گەل و نەتەوەیەک دەوڵەتی خۆمان هەبێت، دەوڵەتێک بێ لەسەر بنەمای دەنگدان ڕیفراندۆمی بۆ بکرێت، بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ئێمە ژێرخانی ئابووری خۆمان، ژێرخانی وڵاتمان بەرەو پێش ببین بۆ ئەوەی لە داهاتوودا تووشی هیچ کێشە و مەشاکلێک نەبین. من پێم وابێ باشترین کاتە بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی، بەڵام دەوڵەتیش پێویستە ژێرخانێکی ئابووری بەهێزی هەبێت و جالەڕووی پیشەسازیەوە بێت یاخود کوشت و کاڵێەوە. سڵاو، من گەیلان خۆشناو. ئەوەی گرنگە هەمومان یەک دەنگ بین، یەک ڕنگ بین، هەمومان بە جانی کوردانە بیر بکەینەوە، نەک بە جانی حیزبایەتی. ئیتر نازانین بڵێن تاکەی چاوەڕێ بکەین. ئێستا لەلایەنێک هەمومان بانگەشەیەوە دەکەین ڕیفراندۆم دەکەین بۆ سەربەخۆیی، کە چ کەسانێک هەلە ناوە خۆمان بانگەشەیەوە دەکات ئێستا کاتی نییە. باشە ئەیکەی کاتێتی؟ بەڕای من ئێستا کاتی سەربەخۆیی نییە، کاتی پرسی ڕاگەیاندنی سەربەخۆیی نییە، لەبەرەوەی کوردستان هیچ بنمایەکی ئابووری نییە، هیچ ژێرخانێکی ئابووری نییە، وڵات بە قەیرانێکی زۆر قورسات تێپەڕێ. ئەگەر تۆ بڕیاری سەربەخۆی ڕابگەێنی بەچی ڕایگەێنی؟ لە ئێستاە میلەت برسیە موچەی نییە، پێم وانییە کاتی گونجاو بێ بۆ ڕاگەیاندنی سەربەخۆیی. سڵاو، من خانێ قادرم، بەڵێ ئێستا کاتی سەربەخۆییە لە مێژیشە کاتیەتی ئێستا زۆر درەنگە، هیوادارم ڕای بگێن.